تۆ خاوەنی خۆشەویستی جەماوەری پێنجوێن بووی، چۆن بوو دوای 10 ساڵم بڕیارەدا و دەستە لە کار کێشایەوە؟ من لە ڕاستیەوەکو دەست لە کارکێشانەوە مە سێم جارمە کە داوام کردووە، جارێکیان لە ڕێی ئۆرگانی حیزبیەوە، جارێکیشان بۆ پاڵپشتی خەڵکی قەزاکەم وەکو ئەوەی خۆپیشاندانەکان، جاری دووەم لە سەرداوای خەڵکە خۆشەویستەکەم هاتم. ئەم جاری سێمەش ئیتر من 10 ساڵە ئێمە عەقدمان بۆ 4 ساڵ بوو و بۆی ئەگەر هەڵو کەم کورتێکمان هەیە لەوەی کە نەتوانین خزمەتی قەزاکەکەین بۆی زیاتر نەمێنینەوە بەر. پێشتر ئیداری قەیرانمان هاوە، پێشتر هیچ دروستگایەک بۆ خزمەتکردنی نە قەزای پێنجوێن هیچ قەزایەک نەبووە، شەڕی داعش بووە، کۆرۆنا بووە، کێشەی ڕیفراندۆم بووە و وەستاندنی داخستنی بەشێک لە مەرزەلاوەکیەکان بووە. ئەمانە هەمووی قەیران بوون. ئێمە لەم 10 ساڵە الحەمدولیلا توانیمان بە هاوکاری خەڵکی سنووری قەزاکەم و خێرخوازانی ئەزیز ئیدارەیەک قەیرانە بین. ئیتر ئێستاش ومێ دەکەم ڕێکەوتن لەگەڵ بەقا هەبێ بۆی بودجەی پەرەپێدان بکەوێتەوە کار و خزمەتی زیاتری پێنجوێن و هەموو کوردستان بکرێت. لە دوای پۆستی قایمقامیەت لەکوێ بەردەوام بی؟ من پێشتر لە نووسنگی بانقی باشماق لەوێ داوام کردو لە پرسای نووسنگەکە بووم بە فەرمانێکی وزاری ڕاژەکەم گوازرا بۆ ناو قایمقامی. ئێستا شەر بە فەرمانێکی وزاری ڕاژەکەم لە قایمقامی قەزای پێنجوێن گوازرێتەوە بۆ ناو دیوانی پارێزگا لە سلێمانی، بەڵام ماڵم لە پێنجوێنە بێ و هەر لە پێنجوێن ئەمێنمەوە لە چوارچێوەی پرۆژە جوانەکەی پێنجوێن شاری فێربوونا کاروباری خۆمەکە.